لەگەڵ میوانەکەمان گفتوگوی زیاتر دەکەین بەڕێز محەممەد تەقی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە دووبەی لە ئیماراتەوە لەگەڵمانە. بەڕێز محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەڵوێستی وڵاتانی کەندا و چۆن دەبینن لە بەرامبەر هێرشەکانی ئێران بۆ سەرە وڵاتانە. مرحبا الساحة سڵاوتان لێبێ سڵاو بۆ ئێوە بۆ بینەوەی بەڕێز ئێمڕۆ زۆر سپاس بۆخوا هەموو ئامادەکاریە کراوە وەک دەوڵەتی ئێمارات و هەموو دام و دەستگاکانی دەوڵات بۆ بەرگریکردن لە خاک و لە سەروەری ئێمارات کار دەکەن. ئێمارات خۆگری هەیە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکان لە ناوچەکەدا. ئێمڕۆژ سپاس بۆخوا بینیمان کە دوایین ئامار کە ئاخۆ چۆن هێزەکانی بەرگری توانیانە بەر بە هێرشەکانی ئێران بگرن لە 28 مانگەوە تاوەکو ئێستا زیاتر لە 1500 هێرشی موشەجی و درۆنی بۆ سەر ئیمارات کراوە و هەمووشیان بە شێوەیەکی تەواو کراونەتە ئامانج و تەنها چەندانەیەکیان نەبێت کەوتونەتە خوارەوە. ئێمڕۆ ئێمارات لە بەرامبەر بەرپرسیارەتیەکی کۆمەڵایەتیە، ئەویش پاراستنی سەروەریەکەی و ئاسایشی ناوچەکە و پاراستنی ئەوانن کە لە ناو وڵاتەکەدا دەژین، جا هاوڵاتیان بن یان خەڵکانی تر بن. ئێمارات لە ئاشتیدایە بە سپاس بۆخوای گەورە هێزە سەربازەکانی چۆن ئیمارات لە ئاشتیدایە. بەڕێز محەممەد کاکەمێک بەر لە ئێستا محەممەد بن زاید سەرۆکی ئیمارات دەڵێت کە وڵاتەکەمان لە حاڵەتی شەڕدا. بەڕاستی ئیمارات دەچێتە ناوەم شەڕەوە؟ بەڵێ بەڕێزیان ئەو لە گوتارێکی زۆر گرنگدا پەیامێکی بۆ دوژمنان نارد، لەگەڵ ئەوەدا پەیامێکی دڵنەوەی بۆ گشت دانیشتوانی ئیمارات ناد، ئەویش سەردانی بریندارەکان دەکات لە نەخۆشخانە لە ئەبوظابی. باسی سوپاسی خۆی بۆ هاوڵاتیانی ئیمارات و میوانەکانی ئەو وڵاتە کرد بە پاراستنی دامدەزیەکان. پەیامێکشی نارد بۆ دوژمن پێیوتن کە ئێمە پشوو درێژین، لەگەڵ ئەوەدا بەهێزین، لەگەڵ ڕووداوەکانیشدا لەگەڵ ئەو پەیامە بۆ کێیە؟ کێ دوژمنەکە؟ پەیامەکە بۆ ئێرانە. ئێمڕۆ ئەوەی کە ئەو هێرشانێکە لەلایەن ئێرانەوە بۆمان دەکرێت نابەرپرسانەیە. دوژمنی ئیماراتە؟ دوای ئەو هێرشانە بەڵێ ئێمڕۆ ئیمارات لە سێەم ڕۆژدا پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئێراندا پچڕاندووە، لەگەڵ ئەودا باڵوێزی ئێرانی بانک کردووە، ناڕزایەتی خۆی بۆ ئەو هێرشانە پێگەیاندووە. چەندین جار وڵاتەکەمان کراوەتە ئامانج. زیاتر لە 170 هێرشەکان بۆ سەر ئیمارات بووە. بێنە بەرچاوی خۆتە ئیمارات لە ئیسرائیل زیاتر هێرشی کراوەتە سەر. بەر لەو کێشەیە ئیمارات و وڵاتانی کەندا و نیانێشتەوە خاکەکەی بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار بێت. ئەمە بە هۆکاریەوە ئازانن کە ئێران هێرش دەکاتە سەر وڵاتانە، بە تایبەت بۆ سەر ئیمارات هێرشەکانی زۆرە. فڕۆکەخانەی دووبەی و بورجی عەرەب ئەگەر بۆ ناچێت لە ناوچەکانی دیکەدا، ئەوان دەڵێت بنکە سەربازیەکانی ئەمریکا دەکەن ئامانج، بەڵام وانە بووە. ئەوان فڕۆکەخانە و چەندین شوێنی مەدەنیان کردوتە ئامانج و بەڵام پرپرچی دراوەتەوە. ناتوانین متمانە بە ئێران بکەین. ئێستا لە سەر ئاستی نێودەوڵەتی ئەو متمانەیە نەماوە. ئێمڕۆژ ئەمریکا لە گوتارەکەی داوتی ئەم ڕژێمە بەردەوام نابێت. بۆیە ئێمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاڵنگاریی زۆردا تێدەپەڕێت و ئێران 11-12 وڵاتی لەم ناوچەیە کردوتە ئامانج. وەک ئیماراتی هەڵوێستێکی لەگەڵ ئەو 11-12 وڵاتە هەیە کە باسیەکەی بۆ ئەوەی کە یەک هەڵوێست بن بەرامبەر بە ئێران. ئیمارات هەموو ئەو هێرشانەی ئیدانە کردووە کە
کە کراونەتە سەر ئەو 11 دەوڵەتێکە باسمان کرد تەنانەت ئەو دەوڵەتانەش کە ئیدانی وێرشانێکە کە کراوتە سەر ئیمارەت ئێمڕۆ زیاتر لە 65 پەیوەندی و هاوخەمی بۆ وڵاتەکەی ئێمە هاتووە ئەمە قورسایی دەوڵەتی ئیمارەت دەسەلمێنێت لەم خەیرانەدا ئێمە زۆر بەڕاشکاوانە پێ دەڵێن ئێمە لە جەنگدانین بەڵام ئەگەر هات ئەوەی ئێران کردی دووبارە هەڵسەنگاندنەوەی پێویستە. باشە ئەگەر هێرشەکان درێژیان کێشا هەڵوێستی ئیمارات چییە بێ؟ ئیمارات ئێمڕۆ پەیوەندی و هاوپەیمانەیەکی زۆر هەیە وەک ئیتالیا و قۆبڕوس و کۆریا و تەنانەت فەڕەنسا و ئەمریکا کە پێوەندی استراتیژیان لەگەڵیاندا هەیە بۆیە ئێمڕۆ ئیمارات بڕیاری خۆی دەدا بە سەروەریەکەی خۆی زیاتر لە ئیسرائیل کراوەتە ئامانج ئێمارات ئەمە پەیامێکە دەبێ بگاتە ئێران و وڵای ئێران. ئایا ئیمارات دژمنی ئێرانە یان ئیسرائیل بۆیە بەرپەرزدانەوە نییە بۆ شێوەیە کە کرا بەڵام ئێران هێرشی کردوتە سەر هەموو وڵاتانی کەندا و نابێ بەم شێوێش بەردەوام بێت ئەمریکا و هاوپەیمانیەکانیش لە چەند ڕۆژی داهاتوودا کار دەکرێت بۆ ئەوەی ئەو هێرشانە لەلایەن ئێران و کە دەکرێن بوەستێنرێت. باشە هەستا کە ینی وڵاتانی کەندا و هەتا ئێستا تەنیا لە چوارچێوەی بەیاننامە و ڕەتکردنەوە و ئیدانەکردنی هێرشەکان داماونەتەوە ینی بە دیاریکراوێ بڵم کە لە کۆبوونەوەکەی سبەی وڵاتانی کۆنکاری عەرەبی چاوەڕێ دەکرێت کە هەڵوێستێکی تونتر لە دژی ئێران ڕابگەێنن؟ ناوچەکە تەحملی ئەوە ناکاتە بستنە جەنجێکی ڕاستەخۆوە. ئێمڕۆ ئێمارات ناکۆچیەکانی ناکۆچیی ڕاستەخۆ نییە بەڵکو ناوچەکە لە گەشە سەندندایە لە سەرانسەری جیهاندا بۆیە وڵاتانی کەندا و حکمەتیان هەیە شودرێژیان هەیە مافی ئەوەشیان هەیە کە وەڵام بدەنەوە بۆیە پێم وایە لە ئێستادا کۆدەنجیەکەیە بۆ ئەوەی ئەم ناوچەیە ڕانەچێشنە ناو زەنجێکی جیهانی وەکەوەی کە لە ئۆکرانیا و لە رووسیادا ڕوودەدا بە تایبەتی ئیماراتیش پابەندە بە سیاسەتی پشودرێژی و پاراستنی سەروەریەکەی لەگەڵ ئەو هێرشە بێپاساوانەی کە دێکاتە سەر وڵاتی ئێمە ئێران مشکلەی لەگەڵ دەوڵەتی کەنداو نییە بەڵکو کێشەی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل هەیە. ئەم هێرشانە کوشتنی خامەنی و سەرکردەکانی ڕیزی یەکەمی ئەو ڕژێمە وای کردووە کە ئەم هێرشە عشوایانە بکاتە ئەم ناوچانە. باشە ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئەم وڵاتانە پەیوەندیە دیبلۆماسیەکانیان و پەیوەندی ئابوووریەکانیان لەگەڵ ئێران بپشڕێنن؟ ئێمە هێزمان هەیە استراتیژیەتمان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە کێشانە. ئیمارات کە بەشدار بووە لە هێورکردنەوەی جەنجی نێوان رووسیا و ئۆکرانیا و گەڕانەوەی دیلەکان هەروەها ئیمارات ڕوبەڕووی کۆڕۆنا و چەندین کێشەی تر بووەتەوە. استراتیژیەتیشی ڕوونی هەیە بۆ پاراستنی ئاسایش و سەروەریەکەی. ئیمارات هێزی تەواوی ئاسمانی و سەربازی هەیە بۆ هێرشکردن و پارێزگاریکردن بەڵام لە هەمان کاتدا دام بە خۆداگرتن هەیە بۆ ئەوەی ڕانەچێشێنە ناو ئەوەی کە ئێران دەیەوێت بۆ ئەوەی جەنجێک دروست بێت لەم ناوچەیەدا و دوای ئەوە هەموو سەرچاوەکانی وزە ئیستیغلال بکرێت لەگەڵ کۆمەڵی سەرچاوەی تردا. بۆیە ئێستا ناوچەکە بە ناوچەیەکی بە قەیرانێکدا تێدا پاڕێت و بەنا بەخوا لێ دێتە دەرەوە هەروەکو ئیمارات وتی کە زۆر بەهێزتر لێی دێنێ دەرەوە وەک لە جاران. زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد تەقین و سەر و شۆڤەکاری سیاسی لە دووبەی لەگەڵمان بووی. دەستخۆش.